بەڕێزان سڵاوتان لەبێت گفتوگویم جارەمان تایبەت نییە بە قسەکردن لەسەر دەرەوەی دنیای ئینسانی کورد بەڵکو تایبەتە بە هەڵوێستەکردنێک بۆ شیکردنەوەی پێکهاتەی دەرونی و کۆمەڵایەتی کورد و کۆمەلگاکەمان واتام جارە لە ڕوانگەی دەروونناسی کۆمەڵایەتیەوە لە هەندێک ڕەفتاری دەمارگیر و تونڕەوانە لە بیرکردنەوەدا و خۆبەڕازانین و گوێنەگرتن لە بەرامبەر و هەوڵی لە ڕادە بەدەری خۆسەلماندن لە گفتوگۆی ئاسایی ڕۆژانە و بیر و ڕاگۆڕینەوەی سیاسی و قسەکردنی ناو بەرنامەکانی تیڤیدا ئەدەین هەوڵ ئەدەین لە ڕووی کۆمەڵایەتی دەرونی و ئەم باسەشی بکەینەوە هیوادارم بتوانین سەرنجتان ڕابکێشین بۆ مەبەستە میوانداری بەڕێزان ڕامیار جەوهەر چالاکوان لە بواری کۆمەڵگەی مەدەنی ئاراز نووری ئەحمەدتا بەڕێوەبەری بەشی پەناهەندە و پرۆژەی گونجاندنی کللتوری لە وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا عەدنان ساڵەی ڕووناکبیر میوانداری ئەم بەڕێزانەمان کردووی هیوادارین توانین سەرنجتان ڕابکێشین زۆر بەگەرمی بە خێراتنتانەکەم و خۆشحاڵم بە ئامادەبوونتان بە تایبەتی کاگڕامیار و جەناب لە هەولێرەوە هاتن ماندووم کردن بەخێر بە سەر چاوان سەرەتا با لە جەنابتەوە دەست پێ بکەم بەو پێی کە زۆر جار لە مەسەلەکانی کۆمەڵناسیە ئەتبینم لە بەرنامەکانی تەلەڤیزۆنا قساکەی زۆر جار ئێمە لەسەر مەشاکی لە قەبەکان قساکەین بەڵام ئەم جارە منەمێ هەڵوەستەیەک بکەین لەسەر ستراکچەر و پێکاتەی کۆمەڵایەتی و دەرونی تاکی کردواتە لە دیدێکی دەروونناسی کۆمەڵایەتیەوە پێ دوایە مەسەلەن ئەم محوەرە لە ئێستاە پێویستە ڕۆڵێکی مرکزی بینێ لە گفتوگۆکانماندا ئەبێ هەر ڕۆڵێکی مرکزیشی بینێ چونکە ڕۆڵێکی مرکزیە بینێ ڕۆڵی لە ئەوەی کە جەنەبەت باسیەکە گەدابەشیکەنە سەر بەش و گشت و بەش ئەگەر کۆمەڵگە گشت بێ ئەوە تاک بەشە و کۆمەڵگەش لە چی پێک دێ لە کۆمەڵە بەشێک پێک دێ کە بەشەکان تاکەکانن تاکی ناو کۆمەڵگەکە پێک دێرن بەبێ ڕۆڵی تاک و بەبێ ماهیەتی تاک و بەبێ چالاکی تاک کۆمەڵگەی جوجودێکی نیە چونکە کۆمەڵگەیەکی مادی بێژانە هیچ ئەوە گۆڕانکاریەکان ناکە ئەوە تاکەواکە گۆڕان لە کۆمەلگا دروستکەوە ڕەوڕەوەی مێژوو دروست بکە بە درێژایی مێژوو ئێمە کە لە مێژوە سێرێکی نوشتنی بۆمان ماونەتەوە هەموو بەرەنجام و بەردەست و عەقڵ و هەڵوێستی تاکەکانن بۆمان ماوەتەوە ئێستا دیراساکرێ و متاڵە ئەکرێ بۆیە تاک یەکەی پێکهاتەی کۆمەڵگەیە و تاک ڕۆڵی سەرەکیە بینێ لە کۆمەڵگەیە و تاک صاحبی هەموو قەزایەکانە چ بە ئیجابی چ بە سلبی و تاک ڕۆڵەکە بینێ و تا کاریگەریەکەی بینێ و ئەگەر تاکەکە تاکێکی سەلیم و دروست بێ ئەوە کۆمەڵگەکەش کۆمەڵگێکی سەلیم و دروستە بێ و ئەگەر تاکەکە تاکێکی سەلیم و ناتەندروست بێ ئەوە کۆمەڵگەش کۆمەڵگەیەکی ناتەندروست و ناسەلیم ئەبێ بۆیە تاک ئەگەر ئێمە بڵێن ڕۆڵەکەی بینێ خۆی ئەبێ صاحبی ڕۆڵەکە بێ ئەگەر ڕۆڵەکەشی لە سەنرابێتەوە یان خۆی هەڵنەسێ بە ڕۆڵی خۆی یان خۆی کاریگەری خۆی نەبێت لە کۆمەڵگەیە یان خۆی ئەو ئەرکێکە پێسی پێراوە جێبەجێنەکە ئەوە خۆی کە هامش و کەم تەرخەم بوو ئەوە خۆیەتی لا ئوبا لە گوێ پێنەدا زۆر باشە بەر لەوەی بچینە سەر ئەوە لەگەڵ ئەو پێشەکەی من کۆک و تەبای کە تا ڕادێکی زۆر من کۆمەڵە خەسڵەتم ڕیس کرد هەڵبەتە لە گرفانی خۆمەوە نەمهێناوە پرسم بە کۆمەڵە مامۆستای کۆمەڵناسی و ئەو ڕیسێرچانە ماگالەیەکە لە کوردستانە لەسەر دەمارگیر و تەعەسوب بکرێ تا تۆ پێ دوایە مەسە ئەم خەسڵەتانە وەکو کۆمەڵناسەکانی تر متتەفقی کە ئەم خەسڵەتانەی من ڕیزم کرد لە پێشەکێکەمە ئەتوانین بڵێن ئەمە خەسڵەتی زۆرێک لە بنیادی دەرونی تاکی ئەمە خاصڵەتەکان تۆ ڕێزت نەکرد خاصڵەتەکان تۆی هاتی کۆت کردە و ناساندت کە ئەمیش ئەبێ هەبێ ئەگەر کەسێکی تر لێسن بێتەوە وە قەدری لێ کردووە بۆ خاصڵەتەکان لێ دایە و پاڵی جارێکی تر ئەرستۆ ئەڵێ ئینسان کاینێکی کۆمەڵایەتیە کە ئینسان کاینێکی کۆمەڵایەتی بوو ئەڵێکی ئەلێ ئینسان کەوا بۆ ئێمە بێ ئینسان بناسین ئینسان چیە ڕۆڵی خاصڵەتانە ئەوە من نیم دروستیەکە من بەس کۆم کردەوە خۆی لە موجودە ئەوە خۆی هەیە مەوجودە ئەگەر لێشی سەنرابێتەوە قەدری لێکراوەەوە جەنابەت هات سەلونجارێکی تر زیینوت کردەوەی حات کردەوە بۆی کە هێناوتە ناو باس و خواز و نقطەیەکی تری گرنگ لەم خەسڵەتانی کە جەنابەت کۆت کردنەوە ئەوەیە کە لەم بەرنامەیەوە بە بەیان بکەین و بە دیار بخەین کە ڕۆڵەکان بژێڕینەوە ئەرک و ماف چییە تاک ئەرکی چیە ڕۆڵی مافی چییە کۆمەڵگە ئەرکی چیە مافی چییە ئەحزابی سیاسی ئەرکی چیە مافی چییە خێزان ئەرکی چیە مافی چییە ئێمە ئەم پێناسانەمان کرد ئەو جار دەرەچێ بەرەنجامەکەی کە ئەرک و ماف هەر کەسێک بزانێ ئەرکی چیە مافی چییە زۆر باشە ئاراسخان مەسەڵەن عیب نییە ئێمە دابنیشین باسی کۆمەلگاکەمان بکەین لە بریەوەی وەصفی بکەین بڵین ئێمە خۆ بەزلزان نا ئێمە دەمارگیرین مەسەڵەن تونڕەوین لە قەنەعەتەکانمانە ئێمە مەسەڵەن میلەتێکین زۆر جار وەکو پێویست گوێ ناگرین لە بەرامبەر خۆمان بەڕاست ئەزانین عیب نییە دانیشین باسی ئەم قسانە بکەین لەسەر تەلەڤیزۆن لەسەر وەستا ئەو باسانێکی ئیکەی بۆ کێ یەکەیت
ئەگەر من ئینسانێکی کورپەروەرم من ئەم شتێککە ئێستا ئەمڕۆ لێرە باس ئەکرێ بەڕاستی بە شتێکی باشی نازانم لە تەلەڤیزیۆنی فەڕەنسی و ئەڵمانیا باس بکرێ ینی یاهی ئینگلتەرا ئەگەر ئێمە بۆ خۆمانی باس بکەین چون تێکم ئێمە ئەو کۆمەڵە خەڵکەین کە ئەبێ گوێی لێ بگرین لەمانێک کە ئێستا باسەکرێ تۆ پێ دوایە مەسەلاً ئەو خەستەتانە بە تایبەتی ماوەی 30 ساڵێکە بێت لە دەروی ئەم وڵاتاژی دەگەرچی بەردەوام وەکو ئەوە ترێ مەسەلاً هەمیشە پێیەکت لێرە بووە دابڕاو نەبووی ڕۆحیان لەم ژینگە کۆمەڵاتی و سیاسی کە لە کوردستاندا هەیە بەڵام جەنابەت کۆکی لەگەڵەوەی کە ئەم خەسڵەتانە هەیە وەکو مامۆستاوتی بەس لەسەر مێزی ئەم بەرنامە و لە پێشکی ئەم بەرنامێدا جارێکی تر هاتوین کۆی بکەینەوە بۆی تیشکی بخەینە سەر من بێگومانم لەوەی کە ئەم بابەتی کە ئەمڕۆ باس ئەکرێ هۆی تایبەتی خۆی هەیە هەیە خۆی مەسەڵەن حاڵەتانە ڕۆژانە لە کۆنتاکت و کۆمۆنیکیشن لەگەڵ تاکی کووردا هەستی پێەکەی کە دەمارگیرە لە قەنەعەت و بۆچوونەکانی ئایتر بۆ نمونە بۆچوونەکانی سیاسی بێت یا اعتقادێکی دابوونەریت بێ هەستەکەی ئەمە ئاواتون ڕەوین لەوەی کە لە مێشکمانە چەسپیوە من هەستی پێ ئەەکەم چونکم خۆشم یەکێک بووم لەوانەیە کە دەمارگیر بووم و تونندڕەو بووم ئینسان کە باسی ئەم بابەتانە کابێ لە خۆی و بۆ مەسەلەکان بڕوە من لە خۆمەوە بۆی ئەڕۆم من تۆ ئەتوانی هەتا بەیانی بۆم باسکەی بڵی کورد وایە و کورد وایە بە شێوەیەکی سلبی من ئەتوانم وەڵامە بەمەوانێ کە ئەو شتەوانە ممکنە طبعاً کۆمەڵێک لەو شتانەی کە تۆ باسیەکەی بە سلبی وابێ بەڵام من کە پۆزیسیۆنی کە نقطەی بیرکردنەوەی خۆمم هەبوو تۆ ناتوانانی بە هیچ جۆرە من بجوڵێنی تاوانە چونکم خۆم ئامادە کردو بۆ واتەمە بەستەوە هەر یەکێک لە ئێمە ئیتر مەسەلەکە لە دەرگایەک لە بیرکردنەوەیکی ناسیۆنالیستی بێ لە هەر مەسەلەن هەر اعتقادێکی سیاسیەوە بێ کاتێک کە بڕۆمان بە شتێکە بێ نوعی لە دۆگمات و شەبین بەڵێ ئەوە بێگومان ئەوە توژە بێ بەڵام ئەوەی کە من ئەمێ هەر وەڵامێکە لە پرسیارەکەی جەنابێ ئەلبرت ئاینشتاین کە شتێکی زۆر گرنگی وتووە ئەڵێ ئاسۆی کرانەوەی زۆر کەس لە ئینسان لە خەڵک عیبارەتە لە دائیرەیەکی خڕ بە شکلی زیرۆ بە شکلی سفری ئینگلیزی بڵێن کەوەکو خۆی عەرەبیە لە ئەسڵا کەواتە ئەو ئینسانانەی کە ئاسۆی بیرکردنەوەیان و ئاسۆی کراوەیان ئەوەنە بە دەوری خۆیانە ئەسوڕێنەوانێ زۆرمان هەیە لەو جۆرانە ئەو مرۆڤانە هەمیشەوە ئەزانن ئەو شوێنی کە تایە وەستاون لەناو ئەو دائیرەیە ئەو شوێنە شوێنێکی ڕاستە لەبەر ئەوەی کە ئیمانیان بەوە نییە کە ئەو دائیرەیە گەورەتر بێت ئەتوانم بە ئاسانتر ئەو شتەی ئەلبەرت ئاینشتاین بڵێم لەلای من ڕوونە بەڵام ئەگەر پەیوەستی بکەیتەوە بە نمونەیەکی کۆمەڵایەتیەوە بۆ بینەرەکانت ڕەنگە باشتر بێت بەڵێ من کە ئێمە ئێوانێ ڕێیکی خۆم هەیە سەبارەت بە مۆزوعێک باش هەرچی ئەحساسم هەیە هەمووی ئەکوژێنمەوانێ نە ئەمەوێ سەیری تۆ بکەم نە ئەمەوێ سەیری مامۆستا بکەم نە ئەمەوێ سەیری دەستی ڕاست و چەپم بکەم یەک شت لە مێشکمایە هاتووم بەس بۆ ئەوی ئەوە بگەێنم واتە من لە مەحوەری خۆمە ئەسوڕێمەوانێ هەموو شتێک وەکو گڵۆب ئەکوژێنمەوانێ واتە حاڵەتی ئۆبجکتیڤ نامێنێت فلێکسیبڵیتی نییە واتە نەرمونیانی نییە بەخشین و وەرگرتن نییە مەتاتیەت نییە نەخێر لەم جۆرە بیرکردنەوە پێکاتەی بەڵێ ئەو شتە ڕوئەیە و ئەو شتە لە هەموو ئینسانێک لە هەموو مرۆڤێک ڕوئەیە بەڵام ئەمان نسبەتی تایبەتی خۆی هەیە هەرچەند داوا لە مامۆستا ئەەکەم ئەگەر ئەو بە کوردیەکی زۆر پەتی ئەم شتانە باسکە من لەبەر ئەوەی کە تۆش بۆ چوونەکانە پێم وایە ڕوونەگەیشتن بۆ دڵنیام لەوەی کە بۆ بینەرانیش بە هەمان شێوە هیوادارم ڕوون بێت و ئەگەر هەستم کردە زۆر ناڕۆشنی لە گەیاندنا پرسیاری ترم لەسەر کرد زۆر باشە ئەوان باسی جۆرێک لە دۆگماکەن لە بیرکردنەوەدا باسی ئەوواکەن کە وەستان لەسەر یەک خاڵ باسی ئەوە کە مامۆستا لە دیدێکی کۆمەڵناسیەوە بە هەمان شێوە باسی ئەوە کاکە بەشێک لەم خەسڵەتە نێگەتیڤانە کە من باسم کرد ئەمە جۆرێکە لە سروشتی تاکی ئەمە و لە کۆنەستی ئێمە ئامادەیی هەیە لەگەڵ ئەوان کۆشیت مەسلەی کۆکبوون نیە مەسلە شیکردنەوەی باسەکەیە جارێ بەر لە هەموو شتێکە مەسڵ ئەوەی کە مامۆستا باسی کرد سەبارەت بۆی ئەو خەسڵتانەکە هەیە بەڵێ لە هەر ژینگەی کۆمەڵگەیەکە تۆ چاو لێ بکەی دوو کار لێکەیە کە مرۆڤەکان دەبنە کار لێکرا ئەوانەی کە کاریان تێدەکرێتن یەکەمیان ئەوەیە ئەو کار لێکردنە لە ژینگەی کۆمەڵایەتی واتە کۆمەڵکە چۆن ئەو دابوونەرێتی پێشتر لە پێشینەیەکەدا هەی بووە دەهێنێتەوە جارێکی دیکە فەرز دەکرێتەوە بەسەر ئەو وجودێکی ئێستا لە حزورە بوونی هەیە دوو ئەو ژینگە پەروەردەیەکە ئەو
پەروەردەکەش بە دوو شاخەوە بە دوو لقەکەەوە ئەو پەروەردەی کە لە دەرەوەی خێزانە لە ناو سەرچی پەروەردەیە کارێکی بەسەدا دروست دەبێتن و ئەوی دیکەیان لە ناو خێزانە من لەگەڵ قسەکانیانم دوایشی کردوکەوتم لەگەڵ قسەکانیانم ئەوەی خاتون باسی کرد ئەوەی بۆ چوونەی ئەلبێرت ئەنیشتاین کە باسی کرد ئەمە لە دەروونناسی سیاسیە باس لەوە دەکاتن کاتێک کە مرۆڤەکان دەڕۆن بەرەو ئاقاری بە سیاسی بوون یاخود بیانوێ خۆیان سیاسی بکەن دوو بۆچوونی بۆچوونی چەند ئەوەیە کە دەڵێ لە سەرەتا ئەوانە تێکشتێنراون لە نێو کۆمەڵگەدا کۆمەڵک حاڵەتی دۆگمابوونیان بووە یان لە نێو کۆمەلگادا بەرزەفت نەکراون یاخود ینی زۆر لاسار بووینە لە حاڵەتێکیشدا ئێمە لە هەولێر بەکاری دێنێن ئینسان بەرزەفت ناکرێت کە بەرزەفت نەکراینە تووشی شکانەوە بوونە دوجار لە بەشێک لە تەمەنیان کە دەمێنێتەوە قەرەبووی و حاڵەتە بکەنەوە بۆیە بەرەو ئاقاری بە سیاسی بنەڕۆن بۆچوونی دوم هەر لە دەروونناسی سیاسیە باس دەوە دەکا ئەوەیە کە نامرۆڤەکە هەر لە خودی خۆیان یعنی هێز و توانە و ئیرادەیەکی فەوق العادەیان هەیە یعنی لە سەروی خۆیانەوە جۆرێک لە توانایی لە ڕادەبەدەریان هەیە دەتوان بێن ئەو ڕۆڵە بژێڕن بۆیە لە نێو کۆمەلگادا لە نێو هەر کۆمەلگایەکدا ئێمە هەم کارلێک دەبین و هەم کارلێکراو دەبین کەواتە مەرج نییە ئەم خەسڵەتانە بەپێی دیدی دووەمی مەسەلەن بەشی دووەمی شرۆڤەکردنەکەی بەڕێستان بێ کەواتە مەرج نییە ئەمە سلوک بێ زۆر جار نوعێکە لە تەمسیلکردنی ئەم حاڵەتانە دەکرێت بڵێن حاڵەتێکی لا ئیرادی دەبێت جارجار مرۆڤ جاری وایە خوێ گۆردەگری ئەم خۆرۆفە ئەو خۆە لە لاشعورەوە بۆی دروستێ بۆ لەبەری زۆری پەروەردەکەی بۆ شێوازە هاتووە کاتێک لە لاشعورەوە بۆ دروستێ بەبەستم چێ لاشعور ینی لا ئیرادی مەبەستمەکە بۆی دروست دەبێت ئەم نەریتێک هاتووە لەگەڵ نەریتەکە ڕێی کردو وەختێک کە ڕێ دەکاتن ئەم سلوکە وەردەگری وەختێک کە سلوکەکەی وەگرت یعنی بەلا ئیرادیەوە ئەو دێ بەرعکسی دەکاتەوە یاخود با بڵێن جارێکیکە دێ پیشانی دەداتەوە ئەو حاڵەتی دوم کە باس دەکەین وەکو چی مەسەڵەن بۆ ئێستا تەماشای کۆمەلگای عراقی بکەین باش کە دەڵێم عراقی بووە ئێمە سەردەمانێک کوردستانیش کە لەناو کۆمەلگای عراقی ئێستا کەش کە نزیکی لەو کۆمەڵای هەرچەندە ئێمە لە ڕووی کللتوریەوە هەرچەنە بۆچوونیش هەیە لە شتێک نییە بە ناوی کۆمەلگای عراقی کۆمەلگای عراقی من بەستمەوەی کە لە دوای 22 کە دروست مەسەڵەن لە 20 جوگرافیا وەکو پێکاتیە فرە پێکاتەیە بۆ خۆی عراق لە خودی خۆیدا بەستم ئەو کارلێکبوونەیە کە لەسەر تاچی عراقی کە دروست بووە ئەوەی وەختێک ئەمە دین چاوی دەکەین ئێمە هاتین هەموو دەنگەکان کە دەبیستین لە نێو مجتەمەعی عێراقیە کە دەنگ دەبیستین دەنگکان هەمیشە دەنجی زەبروزەنگ بووە دەنگکان هەمیشە دەنجی پێشرەفتی بووە لە عنفە بڕۆیتە پێشەوە دەنگکان هەمیشەوە بۆ تۆ خوو بەزل بزانە بۆ هەمیشە ترسی دژمنێک لە بەرامبەرتیدا دروستی کردو ڕەنگە مزەیەفیش بێت ڕەنگە مزەیەفیش بێتن ڕێگە لەگەڵ قسەم ڕەنگە مزەیەفیش بێتن ئێمەش بێبەش دەبینێ لەو حاڵەتە وەختێک کە بێبەش نیم لەبەر ئێمە کۆمەلگای مەدەنیمان نەبووە ئەوەی کە بۆ دوای دروست بووە چەندە مێژووی کۆمەلگای مەدەنی دوای ڕوخانی بلوچە ڕۆژهەڵاتی بووە ئیدی ئەو حاڵەتە بۆ خۆت بە لاشعوری دێ مامەڵە دەکەی نمونێک دێنمەوە سواری سیارە دەبی باشە ساق ساری دەخۆیت تو نەفراتە سەر دەکەی بەتابەت لە هەولێر مەسەلەن تاکسی نەفراتەیە سەر دەکەی یان ساق پاسێک دەکەوانە سواری پاسێک دێت بڕۆی تۆ مەسەلەن بۆزەکەتە بۆ شوێنەکە دەڕۆی وەختێک کە سیار دێتە پێشی ئەو پلدەکە بە هۆڕینەکەیەوە نەفەرەکە ساقەکە باش ساقە پلدەکە بە هۆڕینەکەەوە هەر هۆڕین دێدات هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە لە ناخی خۆیدا هەمیشە لە ئیرادیە حەزی بە پەلەکردنێکیە پێوایە زوڵی دەکەێت پێش زۆر باشە ئەگەر ڕێمەوە سەر ئەوە کە بەڕاستی دەرگایەکی زۆر جوانی بینەرانی بەڕێز بۆ من کردەوە باسی ئەوەکە لە هۆڕنێکەوە کە هەمیشە سایقەکانی ئێمە پەلەیانە بڵێ بەشێک لە تۆنڕەوی ئێمە لە بیر و بۆچوونەکانمانە پەیوەندیەکی بە کۆنستی ئێمەوە نەبێت کە هەست بکەین لە ڕەوتی گەشەکردنی دنیای پێشکەوت و دواکەوتوین بۆیە هەمیشە بە هەڵپە قەنەعەت لە بیر و بۆچوونەکانمانەکەین بۆیە هەمیشە پەلەکردن لە ناو نستی ئێمە لە ناو مناقەشەکانی ئێمە لە ناو گفتوگۆکانی ڕۆژانەی ئێمە هەمیشە خۆی بەرجەستاکاتەوە بڵێ پەیوەندی بەمەوە هەبێ زۆر ئەو تووڕەبوونی ئێماکە ئەوەیە بگرنەوە بۆ دوو هۆکار هۆکارێکی داخلی کە پەیوەندی بە تاکەکەوەیە هۆکارێکی فەرهەنگی کللتوری کە پەروەردی بە بیئەی کۆمەلگە و خێزانەوەیە هۆکاری تاکەکە ناتوانێمە فەرامۆشی بکەینەوە علمی زانستی بۆ ماوەزانی ویراسە کە ئاڵێ زۆر جاران ویراسا گوازرێتەوە جیناسەکانە گوازرێتەوە لە باوانەوە بۆ وەچەکان لەوەی ئەوە کەسێکی علمی هاوڕای ئێمە بێکانە جار ئەو جیناتی ئەنفوتونەتی ژیا گوازرێتەوە باوکی تووڕە بۆ ئەمیش تووڕەیە
باپیری هەبووە تووڕە بۆ ئەمیش تووڕەیە بەڵام ئێمە بگەڕێنەوە بۆ پەروەردە کۆمەڵایەتیە ئەو خێزانیە ئەو پەروەردە کللتوری کە ئێمە کاریگەری بەسەرتاکەنەوەی بە نسبەتێکی زۆر باندۆرە زانایکی نفسی ئەمریکیە تەجروبەی لەسەر دوو کۆمەڵە مناڵ کرد نێژوورێکەوە کۆمەڵەیەکان فلیمێکی برایەتی خۆشەویستی بۆ لەدان کۆمەڵێکیان فلیمێکی حربی و عیسابی پاش لێتەوە بوونی فلیمەکە تەماشای کرد ئەو کۆمەڵی کە تەماشای فلیمە حربی و عیسابەکان کردو یەک لە مناڵەکان تەقلیدی بەتەڵ فلیمەکە ئەکاتەوە خۆی کردو بە بەتەڵ فلیمەکە و بە شەقەوتیان کەوتوی ژیانەوە کاینتر کە خواردەسن ئەو کۆمەڵەشی کەسەری فلیمە برایەتی و خۆشەویستیەکان کرد و باسی حانان و خۆشەویستی و فلیمەکە ئەکەنەوە لە کۆمەلگەی کوردەواری ئێمەیە ئەوەی کە بە تەمەنی من و بە گەورەکانی مەکە بۆ ئێمە باس کردووە وەکو عەبدوڵڵا پەشێوی شاعیری شەڵێ تۆپە قوڕێکمدا دەست مناڵێکی کورد ئەو لە باتی بوو کە شوشەت فەنگێکی بچکۆلانی لێ دروست کرد بیرم دێمە کە مناڵی بژین لە مەکتەب کاتێک مامۆسای ڕسم هاتە ژوورەوەی ڕسم دروستکەن یەکسەر شاخێکمانە کرد دەبابەیەکمانە کرد و لولەیەکی دێژمان بۆ کرد و ڕەشاش و تەقەمانە کرد ئەمە چونکە هاتووە ناو زیهنی ئەوە لە گەڕەکا بوون جەماعەتمانە بوو مناڵ شەڕە گەڕک بە گەڕک شەڕەبەردمانە کرد تێکشکان و سەرکەوتن هەبوو لە ناو خێزانە سەیرەکەی سەیری شەڕەکانی دایکان و باوکانمانە کرد دایکان و باوکان شەڕیان بە مناڵەکانە کرد باوکەی وت خاڵۆفرانی خوێڕیە مناڵم بە خاڵۆفلانێکا چونکەوەکە خوێڕی دەرچووە کاتێک دایکشمان بە حزوری باوکمانە کرد بیوەرە بە ئەیوت ئەمە بە مامە خوێڕێ فلانەکەیەکە کە لە فلانی مامێکە ئەوەیە شەڕەکان بە ئەویانە کرد ئەم شەڕاتە ناو زیینێمەوە شەڕی مەکتەب شەڕی تەلەڤیزیۆن شەڕی بەعز شەڕی وڵاتەکەمان شەڕی پێشمەرگە شەڕی گەڕک شەڕی ئەم گەڕک بەو گەڕک ئەم تونتیجاتە ناو دەماریم و بۆ بەشێک لە ژێنی ئێمە ئێستا ئەگەر بێت و ئێمە هەروەکو زۆر جارانجاری وایە کارەبا هەیە سێرەکەی گوێم لێ بۆ ناو خێزان دانیشتوتی وتی زۆرم پێسێرە خۆجەژنیە بۆ کارەبا هەیە منە کارەبا بڕاوە ینی کارەبا هەبوونی لا تەبیعی نییە کە لە کاتێکا لە ئەوروپا ئەگەر کارەبا ببڕێ لەیە طبیعی نییە کاتێک مناڵەکانی ئێمە سەردانی ئەوروپایان کردو و کولتوری ئەوروپا فێربوون گەڕاوەتەوە کە کارەبا بڕاوەتی هەموو گڵۆپەکان پێکەوە سووتانەوە بۆ سووتان بۆیە پەروەردەی فەرهەنگی کللتوری خێزانی کۆمەڵایەتی ئێمە ئەوە تونوتیژە ئەوە ناو تونوتیژە بووینە ئەم تونوتیژەمان بۆ گوازراوەتەوە ئێستا ئەگەر بێت و کەسێکی هێمنی ئارامی لەسەرخۆ ناتەبیعیە ناسروشتیە زۆر باشە ئەگەر کۆنکرێتی تری بکەینەوە ئەگەر باسەکەمان ڕوونتر بکەینەوە مامۆستا باسی هۆرنێکی کردمن بە بینەرانی بەڕێزم وتم لەوانەیە ئاخۆ لە دیدی ئەم میوانانەمە ئەو پەیوەندی هەیە بەوەی کە ئێمە بۆیە لە هەموو شتێکا پەلەمانە مەسەڵەن پەلەمانە لەو ئۆتۆمبیلەی بەردەممان زوو لاچە هەمومان پەلەمانە کاتێکە لە سلێمانی بۆ نمونە ئەچین بۆ چاقچاق لە دهۆک و زاخۆچن بۆ بڵین دەرەوەی شار هەمووی پەلێتی بە پەلە بگاتەوە شانە لەو سەریشەوە بە هەمان سورعەت پەلێتی زوو بگەڕێتەوە مەسەڵەن ئەمە ئەم پەلەبوونە لە ژیانی ئاسایی ڕۆژانەیە مەسەڵەن هەمان حاڵەت نییە کە تونڕەویشە لە بیرکردنەوەدا هەمان حاڵەتیش نییە کە مەسەڵەن پەلەکردنە لە سەلماندنی بۆ چوونەکانی خۆت لە ئەرگۆمەتیشە تونڕەوی ئەی کوردی گەیشتوتە حاڵەتێک نەک لەگەڵ ئینسانەکانە نەک لەگەڵ ئاژەڵەکانە لەگەڵ شتە ڕق و بێجانەکانیش هەو تونندڕەوە کاتێک ئامێرێکی لێ بەگیردێ ئەو بە معاملەی برین و برینەوە و کوشتن لەگەڵ معاملاکە لە کاتێکە ئامریکی بیجانە ئەو وەکو صاحبی قەزیە وەکو صاحبی عقل لەگەڵ معاملاتە لەگەڵ ئۆتۆمبیلی شاتوندی ئاژووی لەگەڵ مەسەڵەن لەگەڵ ڕێزما لەگەڵ گوێدرێژ و ئەسپوانەشە لەگەڵ هەموو شتێک ئێمە تونوتیژین تونوتیژە ناو خوێن و دەماربانەوە زۆر باشە خات و ئاراس لە نێوان ئەم دوو بۆ چوونەدا هاوکات لەسەر پرسیارەکانی من تۆ چ کۆمنتێک لەسەر قسەی بەڕێزیان ئەوی ڕاستی بێ من هەموو کاتەکە گۆ ئەگرم بزانم ئەو شتانی کە باس ئەکرێت چۆن بەراوردی ئەەکەم بە کاتی خۆی کە من مناڵ بووم لە کوردستانە و بۆ کاتەی کە مناڵەکانم لە ئەڵمانیا مناڵ بوون بزانم ئەم شتە هەتا چ حدێک ئەتوانم من بڵێم وایە یا وایە وانە باشە ئێستا بۆ نمونە لە بۆچوونەکانی ئەما کە ئەماڵە تونندوتیژی بە شیرەوە خۆین تونندوتیژی و تونڕەوی و ئەوە نەک بەستەنیا لە مامەڵەی مرۆڤ بەرامبەر مرۆڤ ڕەنگی داوەتەوە بەڵکو ئەم تونندوتیژی و ئەم خشونەتە ئەم ڕقیە گوازراوەتەوە بۆ پەیوەندی ئینسانی کورد لەگەڵ ئۆتۆمبیلە لەگەڵ ئاژەڵە لەگەڵ هەموو شتێکە ئەم قسانەی ئەو بۆ نمونە هەر قسەی ناو کتێبە یا هەستەکەی نوعە لە منطق و ڕاستی تایە ئەوەندەی کە گەڕاویتەوە ئەم کۆمەڵگایە بینی چونکە زۆر جارەوترێ لە دوورەوە جوانتر کۆمەڵگا بینی بزانی نوایە ئەگەر من بمێ ئەو شتانە ببینم کە خۆم ئەمێ بیبینم هەڵبەتە ئەم شتانە نبینم کە بازەکرێت من حەز ئەەکەم شتێکی کە ببینم من حەزەکەم ئەمانە هیچی نەبینم بەڵام ئەیبینیت بەڵام ئەیبینم بە تایبەتی ئەوی کە مامۆستا باسی کرد هەڵسوکەوتی مرۆڤی کورد لەگەڵ سروشتی کوردستانە
شتێکە زۆر خەریکی کردمەوەتی هاتوومەتەوانێ کە من ساڵی 2001 ڕۆشتم بۆ منتیقەی سیتەک و مێرگەپان لە منتیقەی مێرگەپانە لە قبری گۆڕی پێشمەرگەکانمان زیاتر لە بندارەکانە هیچی کەم نابینی کە ئەمڕۆ ڕۆشتومەتەوانێ بەڕاستی وەکو سەدمەیە تووشی شۆکێک بووم لەبەرەوەی کە کوردستانی ئێمە ئەوانەی کە تعاملی پێ ئەەکەن هەڵبەتا ئێستا من ئەچمە مەرحەلی سیاسیوانێ ئەوانەی کە تعامل بە کوردستانی ئێمەوە ئەەکەن کوردستانیان کردو بە ئافرەتێکی لەش فرۆش هەموو یەکێک گێت ئیشی خۆی لەگەڵاکە بۆ گۆرەی کە خۆی ئەوێت بۆ ڕێگایی کە خۆی ئەوەیە بۆ وزەیی کە خۆی ئەوێ بۆ تومتیژەیە کە خۆی ئەوێت لەبەر ئەوە هەڵسو کەوتی ئێمە لەگەڵ کوردستانە بووە بە شتێکی دەمارگیری بووە بە شتێکی چونکم کە تۆ دەمارگیری ئەتەوێ زۆرترین شت زۆرترین بەرووبووم بۆ خۆت دەربێنی لەسەر حسابی ئەوی تر تۆ ئەتەوێ ئەوی کە داپۆشیت بۆی خۆت دەرکەوی تۆ ئەتەوێت لەسەر حسابی نزمکردنەوەی بەشارێک ئینسانێک مرۆڤێک خۆت بەرزکەیتەوە بەڵام لە سەرەتای قسەکان تاوتە ئەم خەسڵەتانە هەستەکەم لە کۆنەستی ئێمە هەیە واتە لە لاشعوری جەماعی ئێمە هەیە ئەمە خەسڵەتی گشتیە من پرسیاری ئەوم لێ کردی مەسەن دراسی ئەم خەسڵەتە گشتیە بکەین بۆچی بەس خەسڵەتی سیاسیەکانە بینیت ئەی بۆ خەسڵەتی تاکی کۆمەلگا نبینی واتە ئەگەر لەسەر ئاستی کۆمەڵایەتی زمینەی ئەم حاڵەتە نەبێ ئەگەر ئێمە خۆشمان لەوان نەچین لە مامەڵەمان لەگەڵ سروشتا لە مامەڵەمان لەگەڵ ژیانی ڕۆژانەیە لەگەڵ ئۆتۆمبیلەکەمانە لە بۆ چون و قەنەعەتی سیاسیمانە لەگەڵ خوشکەکانمانە لەگەڵ دەنکەکەمانە مەسەڵەن سیاسی لەم جۆرە بەرهەمیەت ئەتوانێت دروست ببێ لەبەر ئەوەی کە لە کوردستانە ئەو شتێکە باس ئەکرێ زۆر و لە هەموو شوێنەکە ئەبیسترێ حاڵەتە سیاسەکەیە و حاڵەتە سیاسەکە حاڵەتێکی زۆر زەقە باشە کەواتە تۆ شار دوای مۆدلی قسەکردنەکە کەوتو یان تۆ بێ بۆ چونێکی نەخێر من دوای مۆدلی قسەکردنەکە نەکەوتم من دوای ئەو شتە کەوتم کە ئەیبینم دەسەڵاتی نییە لەسەر خۆی بکاتەوە ئەویش سروش ناتوانێت دەستی هەڵگرێ و بڵێ ئادەی وەکو مامەستا باسی ئۆتۆمبیلەکەی کە زایقەکەی کە هۆڕن لێ ئەیە ئەوەی پێشەوە ئەتوانێت ئاوەڕباتەوە بڵیتر بەسە ئەتوانی ئۆتۆمبیلەکە دەرگاکەی بکاتەوە بێتە دەرەوانی و یەکێ کێشێ بە قڕوقە پۆزیە بڵێ تاوا بەسەیتر بەڵام شاخەکان ناتوانن لەسەر خۆیان بکەنەوە لەبەرەوە بەلای منەوانێ کە میلەتێک چواردەورەکەی بە تونڕەوی معاملە کرد ئەوانەی ناویشی بە تونڕەوی معاملە کانجا شتێکی زۆر گرنگ هەیە ڕەنج باسی کەم بەڕێی من لەبەرەوەی کە من لە وڵاتێکە ئەژیم وڵاتی ئەڵمانی ناوە وڵاتی ئەڵمان لە تونڕەویە لە تەعەسوبە لە لێدانی خەڵکە بەڵام لە خۆشەویستیە لە هاوڕێیەتیە لە زانستیە لە تەکنیکە لە هەموو شتێکە ڕادەیەکی زۆر بەرزیان هەیە لە هەموویە یعنی ئیجابی و سلبی ئەوەی کە من تیا ئەبینم تۆ خۆت وەکو ئینسان وەکو مرۆڤ ئەتوانی خۆت بەخێوکەی تۆ وەکو گەورە ئەتوانی مناڵەکە و بۆ ڕێگایە بەخێوکەی کە خۆت بەڕاستی ئەزانی واتە لە کۆمەلگای کوردیە وشەی ڕاست ناتوانیت تعریفی بکەیت چ شتێک ڕاستە کە تۆ زانی و ڕاستی چییە کە تۆ زانی و سنوور چییە کە تۆ زانی و کەی ئەترسیت ئەو شتانە هەبێ ئەم نقطانە هەبێ لە ئینسانە لە بەشەراو بتوانی بیری لێ بکەیتەوانێ و ڕوانگەیەکی ڕاستی بۆی هەبێت ئەوسا ئەو دەمارگیریە بە جۆرێکی کە سەیری ئەەکەین دەمارگیری کەی دروست ئەبێت کە تۆ ڕاستیت لە خۆت خۆشتر نەوێ یعنی خۆتت لە ڕاستەکان خۆشتر بێ خۆت لە ڕاستەکان کە ڕەکەیت لەبەرەوە دەمارگیری دروست ئەبێت دەمارگیری کە من ئەیبینم مەسەرەن کە مناڵ دایک و باوک ئەیکا بە عادەت من زۆر ئەم شتا بینم بەڵام تۆ ئەڵێ ئەو ئاوام بەرێ ببوورە ئەڵێ ئەو ئاوام بەرێ کچی خۆم هەستە ئەو ئاوام بەرێ مناڵەکە پێت ئەڵێت مناڵەکە تەبعاً لێرە قسە ناکات لە ئەڵمانیا ئەڵێ بۆچی هەستم خۆت بۆ هەڵناسیت ئەگەر تۆ بۆ عەزەمەت و فەخامەتەی خۆتەوە وەکو ئینسانێکی گەورە بەرامبەر مناڵەکە بوەسیتەوانێ بڵێ چونکم من دایکتم چونکم من باوکتم ئەڵێ ئێ دوایی چییە ئەنجا دایکم یا باوکمی تۆ خۆت ئەتەوێ ئاو بخۆیتەوانێ بۆ زۆر لە من ئەەکەی هەستم ئاوەکە بۆ بێنم ئەگەر نەخۆش بی بۆت ئەهێنم ئەگەر قاچن نەبێ بۆت ئەهێنم ئەگەر دەستن نەبێ بۆت ئەهێنم بەڵام لە کاتێکا کە ئێمە هەردووکمان بە یەکسانی یەکتری سەیری یەکتری ئەەکەین لە هەمان ژوورە دانیشتوین بۆ من ئەبێ هەستم ئەم پرسیارە مناڵی کورد نایکە مناڵی کورد فێریان نەکردووە سنوور دابنێ سنوور بۆ شتی ڕاست سنوور بۆ شتی غەڵەت بەرامبەر بەخۆی و بەرامبەر مقابلەکەشی واتە مناڵی کورد جاری وا هەیە
لێ ئەیت ئەڵێ لێممە باشە بۆچی لێم ئەیت ئەڵێ چونکم پیجامەکە و قڕایی و پێم وتی مەچۆ بەردەرگا بەڵام هەم دیسەوە ڕۆشتی خۆ پیس کردوانێ مناڵەکە جاری وا هەیەتە بەردەم دەڵێ من ئێستا پاک و بەتەمیزم جلەکانم گۆڕیوە ئەدی لێممە لە پرسیارێکی لێ بکە بڵێ بۆ لێت دەم ئەڵێ چونکە من ئەڕۆم خۆم قڕاوی ئەەکەمەوانێ کەواتە حاڵەتێکی دەمارگیری دروست ئەبێ مناڵەکە ئەزانێ چی لێ بەسەریە مناڵەکە ئەزانێ چی لێ ئەەکەیت لەبەرەوە دەرگایەکی دروست کردو لە مێشکی خۆیان دای ئەخا لەسەر تۆ دەمارگیری تەبعاً تەواوی پێ ئەکرێ زۆر باشە تۆ پێ وایە بە پێی قسەکانی ئەو بێ زۆر جار چەپاندن و پراوێز خستن و فڕێدانە دەرەوە و حساب بۆ نەکردن لە نەتیجە پەیوەندی هەیە بە دەمارگیری و بەوەی کە بە توندی لە بەعزە مەوقعەکە تعبیر لە خۆت بکەی واتە لە نەتیجەی چەپاندنی زۆر هەر سەرکوتکردن هەر چەپۆکنان بەسەری خەڵکە ئیتر مناڵ بێت گەورە بێ هەر سەری بکە بە قوڕا بەڵامیتر لە پڕێکە ئەوەنە تون سەری بەرزەکاتەوە لەوانە دەمەلوتم هەمشکێنێ ئەم پەرچەکرداری کە تۆ باسی دەکەی مەسەڵەن لە ئەنجامی ئەو چەپاندنەوە عینادی دروستە بێ بەڵام ئەوەی خاتون باسی کرد سەبارد بۆی کە مەسەڵەن داوای قومئاویشی لێ بکەنی هێنێ من لێکوانە بۆ چونیشی جیاوازترەمێ لە کۆمەڵگەی ئەوروپی جیاوازێکمان هەیە لەگەڵ کۆمەڵگەی ئێرە ئەوەیە ئێمە شتێکمان هەیە پێ دەڵێن ئاداب ڕێوڕسمێکمان هەیە ئادابە لە نێوان گەورە و بچووکە ئەم حاڵەت لە ناو کۆمەڵگەی ئیسلامیە با بڵێن شتێکی ئاساییە ئەنی شتێکی هەندە قێزەون نییە وەختێککە تۆ کەسێک ئەمە دەستێتە خانەی ڕێزگرتنەوە بەڵام بۆ چەپانەکەی ڕێک ئەوەی کە لێدانەکە لەسەر قڕچپاکۆ ڕێک لەگەڵی ئەمە چەپانێکە جۆرێکە لە خانەی ڕێز و ئەدەبانیە لە خانەی تونڕەویە لە خانی خۆسەپاندنایە دەوێت خۆی بسەپێن کەسێک کە ویستی خۆی بسەپێنیتن هەمیشە دەبێت ڕوبەڕووی پەرچەکردارێک بێتەوە وەختێک کە هەر حاڵەتی فیزیایی تۆ کردار هەبێت پەرچەکرداریشت بۆ دروست دەبێت مرۆڤیش بە تەبیعەتی حاڵی خۆی دایمەن یعنی ئینسان لە بێدەسەڵاتیە پەرچەکردار دەکەت زۆر جارێ کەواتە زۆر باشە کەواتە بەپێی قسەکانی بەڕێستان بێت ئەمەوی بەستمەوە بە بڵین تەماشایەکی بینەرانیش بکەم کەواتە چەپاندن و سەرکوتکردن و سەرکۆنەکردن کە گەورەی کا لەگەڵ مناڵە لەبەرەوە زۆر ئەبێ ئەتیادی بێ لە لامان لە کاتێکە گەورە بێت ئێمە کەسێکی تونڕە و کەسێکە لە نەتیجەی ئەو هەموو سەرکۆنە و سەرکوتکردن و چەپاندنە بە توندی تعبیر لە بۆ چوونەکانی خۆی بکە کاتێکە بوو بە مامەستا تون بێ کاتێکە بوو بە سیاسەتمەدار ئیتر حەق لە کۆمەڵگە بکاتەوە بەڵام بزانین ئەم قسانەی من وایە بەستەنیا بە هەڵە لەوە وەرگرتوتەوە پاش ئەم ناوبڕە لە کاک ناوەکەتم بچوێ سعدنان لە کاک مامە سعدنانە فەرسی